ئەمڕۆ باسی نەخۆشیەکانی دڵی مناڵانەکەین، باسی ئەو نیشانە وردانەکەین کە ئەشێدایکێک یا باوکێک لە ماڵەوە هەست بە مناڵەکەی خۆی بکاو بە زووی بزانێ ئەگەر گرفتێکی دڵی هەبوو، یاخود باسی واکەین ئەگەر دایک و باوکەکە خۆیان نازانی چۆن لە ڕێی پشکنینەوە دڵنیا بنەوە. بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر ئاسۆفایەقمان کردووە کە پسپۆڕی وردی هەیە لە نەخۆشیەکانی دڵی مناڵان. دکتۆر بانیت باش بەخێر بێت. بەیانی ئێوە بینەرانی سپاس بۆ بەڕێزت. چەند بابەتێک هەیە باسی لەسەرکەین. سەرەتاوەی کە باسم کرد ئەمە بەوە بچینە ناوە چۆن مناڵێک کە لەدایکە بێ یاخود لە چەند مانگی سەرەتایە هەست بکەین کە گرفتی دڵی هەیە، ئەم دایک و باوکە چۆن هەستی پێ بکەن؟ بەڵێ مناڵ پاشەوەی لەدایکە بێت تەمان بەو گرفتەوە لەدایکە بێت، چونکە بۆ ئەمە زگماکە واتە لەگەڵ دروستبوونی مناڵەکەیە کە مناڵەکە لەدایک بوو دوو جۆری گەورەمان هەیە، واتە دوو پۆڵێنی گەورەمان هەیە. پۆڵێنێکیانەوانن کە شینن، واتە لێوی و زمانی پەنجەکانی شینە بنەوە. ئەم بابەتە ئاسانترە، ئەم جۆرە هەستی پێکرێ، پزیشک هەستی پێەکە، دایک و باوک خۆی هەستی پێەکە. لەو کاتایە کسەری با بۆ پزیشکێکی مناڵە. شینبوونەوەکە تەنها دەلالەتە لە دەست و خاج یاخود نەخێر لە لێو و زمانی، بەشی ناوەوەی لێو و زمانی، چونکە تەنها شینبوونەوەی پەنجەکان نیشانەی نەخۆشی دڵ نییە، چونکە ئەبێ زمانی شین بێتەوە. ئەگەر ئەو جۆرە بوو بە زووترین کاتێک با پزیشکێکی مناڵان، پاشەوە پزیشکی مناڵانەکە پشکنینی گشتیشی بووەکە و بەشێکیشی دڵی بووەکە، دوایە نێرێ بۆ پزیشکی دڵی مناڵان. خۆی بەم شێوەیە بەڕاستی هەندێکیان یەکسەری بن بۆ پزیشکی مناڵان. ئەمە جۆرێکیان. ئەمەوەی شین نابێت. ئەوەی شین نابێت، ئەوەی شین نابێتەوە ئەوانن گرفتن بەڕاستی. باش ئەوان چۆن هەست پێ بکەین مادام شین نابێتەوە بە چی؟ بەڕاستی جۆری زۆرە، ئەو جۆری زۆرە. ئەگەر بۆ نمونە باسی دڵێک بکەین، ئەمە دڵێکە نازانم ئەبین ڕێیان نا دیمی ناوەتی بگوڵ. بەڵێ دیمی ناوەتی، چونکە ئەمە بەشی دەرەوەیە لێکرێتەوە بەشی ناوەوە ببینیت. بەشی ناوەوە کۆمەڵێک نەخۆشی هەیە کە شینبوونەوەیان نییە. وەکو ئەگەر کونێک لە بەشی خوارەوەی دڵ بێت، لە بەشی ئەم بەشی خوارەوە کە کاتە نێوان کونی نێوان سکۆڵەی چەپ و سکۆڵەی ڕاست، ئەم دوو بەشە ئەگەر کونێک هەبێت ئەو مناڵە شین نییە، شین دەرناکەوێت. باشە ئەمە جۆرە. جۆرێکی تر هەیە ئەم دوو ژوورەی سەرەوە، ئەم دوو ژوورە پیانوتی گوێچکەلە، ژوورەکەی بەشی سەرەوە. ئەم دوانە ئەگەر کونێک لە نێوانیانە هەبێ نیشانەکەی زۆر درەنگ دەرەکەوێت. هەندێک مناڵ نیشانەکەی لە کاتی کۆلیجا دەرەکەوێت، یاخود ئافرەتێک جاری وایە 40 بۆ 50 ساڵ تەمەنێتی نەخۆش هەیە هاتووە 62 ساڵ تەمەنی بووە، ئەو کێشەی هەبووە پێ نەزانراوە. بەڵام مزاعفاتی زۆرە، واتە ماکی زۆرە ئەگەر زوو پێ نەزانرێت. چۆن ماکی زۆرە؟ ئێستا چمە سەر ماکەکانیش. با جۆریشکێتان بۆ باسکەم هەر کە شارڕێتەوە. بۆریەکەیە لە نێوان ئەم شینە پێڵێن بۆری سیەکان، ئەم سوورە پێڵێن بۆری شاخوێنبەری کە خوێنە با بۆ هەموو لەش خوێنە پاکەکەیە با بڵێن. ئەم دووە بۆریەک دروستە بێ لە نێوانیانە پێوترێ بۆری گەیەنەری شاخوێنبەری سیەکان بە شاخوێنبەری گشتی. ئەمە شاراوەیە و بەڕاستی زۆر نەخۆشیێت. تەمەنی 5 ساڵە 6 ساڵە 10 ساڵە یەت بە ڕەبوویەت، یعنی نیشانەی ڕەبووی هەیە، خیزەی سنگی هەیە و تەنانەت چەنەها جار لەوانێت دەیان جار داخڵ بوو بێ بۆ ئەوەی خیزەی هەبووە، تەنها خیزەی هەبووە، یاخود گیانە حەساسیەت هەیە، شتێکی وای هەیە کەمی عارەقە کاتەوە قاچی ێشێ تەنها و لە درەنگا تەشخیصە بێ. ئەمەش جۆرێکی شاراوەی ترە بەڕاستی. جۆری ترمان هەیە ئەم سەمامانە تەسکن، یا ئەم شینە تەسکە، ئەم دەرگایە دەرگەیەکی سیانی هەیە، ئەم دەرگە سیانیە جاری وایە تەسکە بێ، یا دەرگەیەکی سیانی تر هەیە هیچ سوورەکە تەسکە بێ. ئەم دوو جۆرەش ئەینەشت شینی نییە، واتە تەنها دەنگێک دروستە بێ پزیشک هەستی پێکا لە کاتی پشکنینی ئاساییە کە هەموو مناڵێک ئەبێ پزیشکی مناڵان پشکنینی بۆ بکە، کە پزیشکی مناڵان پشکنی بۆ کرد بێگومان گوێ لەو دەنگا بێت. باش لە یەکەم بینینە ئەشێ ئەو پزیشکە گوێ لێ بێت یاخود ڕەنگە هەندێکیان درەنگ ئەو ئەتوانم بڵێم نەخێر هەموو جارێنە. ئەگەر ئێمە بینەوە بە هەموو حاڵەتەکانە ئەم دوو جۆرەی لە یەکەم بینینە ئەبینرێت، ئەم دوانیان. کەواتە ئەگەر دەمی سیەکان و دەمی شاخوێنبەر بەڵێ
ئەو دوو جۆرە بەڵێ بەڵام ئەگەر کونی بەشی سەرەوە بێ بێگومان بەنەخێر زۆربەی زۆری لە بینی ساڵ بۆ 5 ساڵ تەشخیصە بن ئەگەر پزیشکیش بیبینێ چونکە بەڵام هەندێک پزیشکێ زۆر بەتوانایە ئەتوانێت لە تەمەنە بچووکەکانیشە بیبینێت بەڵام بەشی خوارەوە ئاسانترە دەنگێکی زۆر وازحی هەیە بەڵام ئەمەیان دەنگەکەی زۆر وازح نییە خۆی پزیشک لە چیەوەی بینێ جۆ بە سەماعەکەی جۆ لە دەنگەکانی دڵەگرێ دەنگەکانی دڵەگرێ گۆڕانکاری تیا زۆر جار نەخۆشەیە بۆ لام مەڵێ دکتۆر پزیشکی مناڵانەکەی کوێ لە دەنگێ بووە ئەو نێت وەڵێ هیچی نییە ئەڵێم نەخێر لەوانەیە ئەو دەنگە پەیوەندی هەبێ بە نەخۆشیە زگماکێکەوە بەڵام جاری واشەیە ئەو دەنگە تەنها دەنگێکی فەسلەجیە لە بەشەکانی دڵیێت بەڵام پزیشکە مناڵانەکە ناتوانێت بە سەماع پێوە بڵێ ئەمە لە نەخۆشە یان نەخۆش نییە تەنها تە ئەبێ ئیکۆی بۆ بکەیت باشە دکتۆر بێگومان پرسیاری خەڵکیش هاتووە پێش ئەوەی بچینە سەرە و پرسیارانە ڕێنمایی چییە بۆ دایک و باوکێک کە تازە مناڵیان بووە ئایا یەک جار ببیندێت چەند جارێک ببیندێ ئەوەی بەڕێزت باست کرد هەندێک جار لە یەکەم بینینیشە ئەم حاڵەتە دەستنیشان ناکرێت کەواتە نیشانەکانی دەرەوەی دڵمان پێ بڵێ بەدەر لەوەی کە ئەم نیشانمان مناڵە تازە لە دایکە بێ وەکو باسم کرد پزیشکی مناڵانەی بینێت مەگەر دایک و باوکە زۆر یعنی شتێکی قورسیان هەبێت لەوەی ئەمە نەخۆشی دڵێ یا مناڵێکی پێشتر کۆرپەلەیەکیان هەبووە دڵیە بۆ یا خزمێکیان شتێک بۆ یەکسەری هێنێ بۆ پزیشکی دڵی مناڵ ئەبێ بە زووترین کات ببینێ مناڵ ئەبێ بە زووترین کات پزیشکی مناڵان لە دوای لە دایک بوون ببینێ ئەمە ستاندەردی هەموو جیهانە یعنی پزیشکی مناڵان بێ هەمووی ببینێ بەڵام ئەوانەی کە بەو شێوەیە شینن یا ئەوانەی عارەقکردنەوەیان هەیە چکە مناڵ کە لە دایکە بێ عرەقکردنەوەیکی زۆرەکە بە تایبەتی کاتێشی بە تەمەنەوانی کێشەی دڵیان هەیە باسەکەم عرەقکردنەوەیکی زۆریانە بێ لە پشتی ملیانە لە پشتی ملیان لەگەڵ ناوچاوانیان زائیدەن کاتێ شیریاتێ دایکەکە شیری خۆی بە تایبەتی چکە شیری دایک زیاتر با بڵێن هێزی زیاتر پێویستە لە بەرەو مناڵەکە زوو هیلاکە بێ بینەوە بینە خەوێ ناتوانێت شیرەکەی تەواوکە زوو هەڵەسێتەوە دەسەکە بە گریان چکە برسیەتی یعنی ناتوانێت شیرەکەی تەواوکە چۆن مناڵێکی ئاسایە توانێت 15 دقیقە و 20 دقیقە لەسەر شیری مەمکی دایکی بێ بەڵام ئەم ناتوانێت 3 دقیقە زیاتر 4 دقیقە زیاتر ئەخەوێ دوایی هەڵەسێتەوە ئەگری ئەمە نیشانەیە تێری نەخواردووە ئەمە دوو سێهم شت وەزن زیاناکە سێرەکەی مناڵەکەی کێشی زیاناکە وەکو مناڵەکانی هاوتەمەنی خۆی باشە کەواتە ئەتەوێ بڵێ کە گرفتەکانی دڵ کاریگەریان لەسەر گەشەی مناڵیش هەیە بێگومان بەڵام جۆرەکانی وەکو ئێستا تۆزە لەمە پێش باسم کرد زۆرمان زۆرە جۆرەکانی جیاوازن بۆ نمونە کونی بەشی سەرەوەی دڵ کونی نێوان بۆری نێوان شاخ خوێنبەرەکان کێش تەسیری تێناکە بەڵام ئەگەر کونێک لە خوارەوە زۆر گەورە بێ یاخود شاخ خوێنبەرەکان تەسک بن بە تەواوی یاخود بۆ نمونە جۆرێکە شین بوونەوەی و پێڵێن ڕووباعی چوار نەخۆشیە پێکەوە چوارینەی فالوتی پێڵێن ئەوانە بە تەواوەتی تەسیر لە وەزنیشانەکە و هەروەها تأثیر لە زاکیرەی شانەکات باش بینەرانی خۆشەویست ئێوە ئێستا کە بینەریەم بەرنامە لە ڕێی تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات پرسیارەکانتانم بۆ بنووسن و میش ڕاستەوخۆڵامتان بۆ وەرەگرم دکتۆر با بچینە لای پرسیاری بینەران بێگومان دوای باسی سەنتەری دڵیژەکان کە تایبەتە بە دڵی مناڵان پرسیارێک هاتووە ئەگەر مناڵێک دیواری دڵی ئەستور بێت لە چەند مانگیە باشە بێت لە ساواییەوە ئەمە مۆزۆیەکی زۆر گەورەیە دیواری دڵ مەبەستمان ئێرێ ئەگەر ئەمە پێڵێن دیواری ماسوولکەی دڵ ئەگەر ئەم بەشە لەگەڵ ئەم بەشە مەتەوە ئەم بەشە لێ کراوەتەوە بەم شێوەیە ئەگەر سیرکەن ئەمە ماسوولکەی دڵە ئەگەر ئەم دیوارە ئەستور بێ هۆکارەکانی چین جارێک هۆکارەکانی چەند جۆرێکن جۆرێکەیە لە ناو سکەوە دەستپیەکە کاتێ دایکەکە نەخۆشی شەکرەی هەبێ باشە ئەم جۆرە زۆر ئاسانە مناڵەکە لە دایک بوو لە 3 مانگ بۆ 6 مانگە ئەو ئەستوریە نامێنێت باشە بێ هەموویە بێگومان لە 100 ئەوەی تەنها پەیوەندی بە شەکرەوەی جۆری دووهەمیان جۆرێکی تایبەتە کە جینیتیکە واتە لایەنی بۆ ماوەی لە پشتێوەیەتی کە پێڵەن کاتی ترانزیەن ئەم جۆرەش ئەینەن 6 مانگ بۆ ساڵە بەردەوامە بێ و دوایی نامێنێت بەڵام جۆری سێهەمیان کە زۆر خراپە ئەویش ئەو جۆرەیە کە جیناتە و دائیمیە ئەمە ڕۆژ بە ڕۆژ زیاکە و لەگەڵ تەمەنیشە خراپترە بێت ئەم جۆریان پەیوەندی بە 14 جۆر جینەوە هەیە لە مرۆڤە
باش کە ئێستا تا ئێستا دۆزراونەتەوە و چارەسەری بنەڕەتیشی چارەسەری بنەڕەتی نییە و دەرمانی بۆ بەکارهێنرێ بۆ هەموو تەمەنی هەندێک نەشتەرگەری و هەندێک قەستەری تایبەت هەیە بۆیانەکرێ لە دوای تەمەنی 30 ساڵە. باش دکتۆر پرسیارێکا تووەڵە مناڵەکەم کە بەسەر قادرمایە سەرەکەوێت تەمەنی 13 ساڵە زوو هیلاکە بێ و تەنگە نەفەسە بێ ئەمە نیشانەیە بۆ یەکێک لە نەخۆشی دڵ؟ نیشانەکانە یەکێک لە نیشانەکانە بەڵام شەر نییە دڵ بێ لەوانەیە بەڵام نەخۆشی پێویستە پشتین بکە؟ لەوانەیە کەم خوێن بێ بۆن بوونە لەوانەیە کێشەیەکی ڤایتامین دی یاخو مادەکانی تری هەبێ بەڵام پێویستە پشکنین بکە بە تایبەت. باش مناڵێک هەر پرسیاری بینەرانە لە کاتی ڕاکردن و هەڵبەز و دابەسا ڕەنگی سپی ببێ و بێڕنگ ببێ. بەڵێ ئەو مۆزۆیەکی زۆر زۆر گەورەیە ئەتوانین یەک ڕۆژ لەسەری قسە بکەین. مناڵێک کە زەر دەبێت بۆ هۆکاری چیە زەر دەبێت؟ ئەتوانم بڵێم چەند هۆکارێکی دوور و گەورەیە یەکێکیان پەیوەندی بە دڵەوەیە یەک دانیان پەیوەندی بە دڵەوەیە ئەویش نەخۆشی تەسکبوونەوەی شاخوێنبەرە سەمامی سیەکانە هەروەها ئەستوربوونی دڵە هەروەها گەورەبوونی دڵە. مەلەکردن و سەرمابوون کە دواتر مناڵەکەشین بێتەوە لە دوای مەلەکردن و سەرمابوون بەەوە زۆر ئاساییە ئەو زۆر ئاساییە ئەوە پەیوەندی بە زۆر دایک و باوک مناڵەکانێنێنن ئەڵە کە لە ئاوێنێ دەرەوە لێویشی نەبێتەوە میش دایمە پیانڵم تکاکەم سەیرێکی زمانیان بکەن ئەگەر زمانیان سوور بوو مەترسەبێ. ئێمە هەندێک جار کە مناڵ زیاد لە 5 ڕۆژ تای ئەبێ یاخود نیشانەکانی هەوکردن لە ڕێپشکنی خوێنەوە تیا بەرز دەبێتەوە ئیکۆی دڵ داواکەن کە لای پزیشکی پسپۆ بکرێت. مە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە بەی بەڕێزت هەندێک کێشە هەیە زگماک نییە مۆزۆیەکی زۆر گەورەیە ئەی تریش بۆ ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە هەڵەبجەی شەهید لە زانکۆی هەڵەبجە و کوزانکۆی سلێمانی دیبەیتێکی گەورەمان لەسەر ئەمە کرد ئەمە ئەتوانین چەند ڕۆژە قسەی لەسەرکەین بەڕاستی ئەمە نەخۆشی سەردەمە ئەمە نەخۆشی سەردەمە بۆ لە 2 ساڵی ڕابردووە پاشەوەی کۆڤید بڵاو بووە نەخۆشیەکی سیر بڵاو بووە تۆ پێڵێن میسک کورتکراوەیە بەڵام کورتکراوەی درێژە کە دوای ڤایرۆس ڕۆیە ڤایرۆسێ لە مناڵەکایە ئەم ڤایرۆسە کۆمەڵە نیشانەی پێستی و دەموچایی و گرێلیمفیەی هەیە زائیدەن کێشەی دڵ ئەوەی ئێمە کێشەمانە لەگەڵ ئەم نەخۆشیە تاکەی نییە پێستی نییە دڵێتی تەنها بۆیە پێویستە ئەوانەی ئەم نیشانانیانە هەمویان ئیکۆیان بۆ بکرێت بە پێی گایدلاینی تازە بە پێی ئەو ڕێنمایە گەورانەی دەرچووە لە CDCەوە لە ئەمریکاوە بە تایبەتی لە WHO ئەبێت هەموو مناڵێ لە هەفتەی دووهەما ئیکۆ بکە ئەبێ دوای 2 هەفتەی ئیکۆ بکە ئەبێ دوای 4 هەفتەی ئیکۆ بکە ئەبێ دوای 8 هەفتەی ئیکۆ بکە کاتە 3 جار ئیکۆ بکە بێگومان بێجگەلەوەش ئەگەر هەر نیشانەیەکی تری هەبێت بە پێیەوە قەرارەیرێ لە 6 مانگە لە ساڵێکە لە چەند ساڵێک. باش دکتۆر هەوکردنی زووزووی ئاڵوەکان لەوزەتێن دواتر ئەبێتەوەی گرفت بۆ دڵ؟ بەڵێ ئەمە مۆزوعە بوو سەراحەت لە چەند ساڵی ڕابردووە توان 20 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستا مۆزوعێکی زۆر گەورە بوو ئێستا بەڵام ئێستا بڕوا ناکەم یعنی من وەکو خیبرەی خۆمە پێ بڵم من 26 ساڵە دکتۆرم 16 ساڵە دکتۆری دڵی مناڵانم بڕواتان هەبێ لە 10 ساڵی یەکەمی کاتە ئەو کاتەمە لەوانەیە لە مانگێکا 5 بۆ 6 حاڵەتی ئاوام بینێ ئێستا ساڵی 1 حاڵەت نابین. بۆچی؟ من پێم وایە لە هەموو شەرقی ئەوسەتا لە هەموو خۆرهەڵاتی ناوینە ئەم نەخۆشیە زۆر بڵاو بوو بە تایبەتی لە کورد و عەرەب و ئەم ناوچەیە مەبەستە ڕوماتیزمی دڵە؟ بەڵێ زۆر بڵاو بوو بەڵام ئێستا نەماوە لەبەر بەکارهێنانی ئەنتیبایۆتیکی زۆر یعنی ئێستا هەر یەکێ نەخۆشە بێت چێتە دوکانێکی دەرمانێکی ئەنتیبایۆتیک وەرەگرێ باشە بێ پێی تاوان بەکتریاکەش داماوە ئیتر هینی نەماوە زۆر جای ڕەنگە ڤایرۆس بێمانەی کە بێگومان زۆری ڤایرۆسە بەڵام بەکتریاکە جێی بۆ نەماوەتەوە. باشە دکتۆر ئەوانەی کە پیان ئەوترێت دڵی 1 ملی بکونە یاخود تۆزێ هەندێک لە سەمامەکانی ئەوەی خوانوای پێڵەن تەسکە و چاکە بێت ئەمانە بە فعلی چاکە بێت یاخود بەڵێ وەڵی ئەو قسەیە زۆر زۆر جوانە ئەوانەی کە کونی وردیان هەیە و بەڕاستی ئێستا حاڵەتێکەیە تۆزێ یعنی شتێکی ترسناک بڵاو بۆتەوە من حەزەکەم ئەوش زۆر بۆ مناڵێک کونێکی هەیە لە بەشی سەرەوە داخرێ یا وونە بچووکە ولادیە من تکاکەم لە هاوڵاتیان نینی ئەگەر ئیکۆیەکی لە هەر شوێنێ بۆ کرا ئەم کەسە من زۆر جار بە فێڵەکان بەم تەلەوەکانیش ماڵە ئەم تکاکەم ئەگەر ئەمەی هەبوو بە نەخۆشەکە زۆر ماڵێن چونکە ئەمەش حاڵەتێکی فەسلەجیە حاڵەتێکی فەسلەجیە مناڵەکە لە ناو سکی دایکە ئەو کونەی لە بەشی سەرەوەی دڵی هەیە
ئەم کوونە ئەبێ داخرێ ئەگەر داش نەخرێ مەجاریتیانە ئەگەر داش نەخرێ وەکو لە سایەکی خەڵک هەیەی بە هیچ شێوەیەک تەسی لە تەمەنی ناکە لەبەرەوە نابێ ئەوەنە گەورەکرێ ڕاستە هیکۆیەکی بۆکەی بەس نابێ ئەوەنە گەورەکرێ بڵین کونی هەیە باشە دکتۆر با بێنە سەر سنتەری دڵی مناڵان سنتەری نەخۆشیەکانی دڵی مناڵان لە سلێمانی بەڕێستان وابزانم دەستان پێکردو و وابزانم ڕۆژانە چەندین نەخۆشیشی تیا بینرێ و چارەسەری ژۆرەگرن چۆنە ئەوە خەڵک چۆن ئەتوانێت سوودی لێ بینێ بێگومان خۆی بەڕاستی سنتەر نییە نەخۆشخانەیە نەخۆشخانەی دڵی مناڵان تەنها نەخۆشخانەی دڵە لە هەموو عێراق بەداخەوە جارێکیکە کە جارێ بەشی چارەسەرەکەی نەکراوەتەوە باشە بەڵام بەشی بینینی نەخۆشی لە ساڵ و نیوێ لەمە بەرەوە کراوەتە و ڕۆژانە کراوەیە بۆ هەموو نەخۆشێک کە بێ بۆ ئەوێ بۆ ئەوەی ببینرێت ینی پشکنینی بۆ بکرێت پشکنینی ئیکۆ پشکنینی ECG هەر تریدمیل ینی هەر شتێک لەم بابەتانە تەشخیصی بۆ بکەین و بگەینە ئەنجام لەگەڵا و چارەسەریشی بۆ بنووسین بەڵام پاش ئەوە لەبەرەوەی بەشەکەی ترمان نەکراوەتەوە بە هۆکاری کۆمەڵە لایانی تەکنیکی و ئەو لایەنانی کە ئێستا لایانی مادیش بێگومان و لایانی تەکنیکی زیاتر بەڕای من ساڵ و نیوەکە نەکراوەتەوە ئەو بەشەی تری ئەو بەشەی تری زۆر گرنگە چونکە بەڕاستی تۆ کە مناڵە تەشخیصەکەی ئەڵێ لەکوێ چارەسەریکەم یەکسەر فەقیرە هەمووی خەڵکی داماون فەقیرن پێویستیان بە یارمەتیە ناشزانی چی بڵیت ئەبێ بڵێ بڕۆ لە دەرەوە چارەسەریکە بەڕاستی و بەشێکیان ئێمە قەستەریان بێ خۆمانەتوانین ئەگەر موادمان هەبێت لە سنتەری نەخۆشیەکانی دڵی گەوران لەوێ چارەسەریان بۆ بکەین یاخو نەشتەگەریەکی ئاسانی هەبێ لەوێ بۆی بکەین بەڵام کە چووە ئەو نەشتەگەری قورسەکان یاخود چارەسەرانی کە پێویستی بە قەستەرەیەکی مەوادی باش هەیە جۆ کۆمەڵی مەواتەیە کە نیمانە اینجا ئەوە گاتە نەخۆشخانەی دڵی مناڵان کە تا ئێستا باسی لە ئێرەوە ڕووی دەم تەکێتێکێ بۆی کە زۆر بێگومان گرفتانە چارەسەر بێگومان لێرەوە ڕووی دەمەکەمە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵبانی و بەڕێز شانازخان چۆ بەڕاستیان پرۆژەیەکی مناڵپارێزی کوردستانیشان ینی فەخری پێوەکەین کە ماوەی 13 ساڵ ئێمە لە مێشکمانە و پیا ڕۆشتوین و لەگەڵ مناڵپارێزات ماوەیەکی دوور و درێژ پیا ینی زۆرم پێخۆشە ئینشەڵا ڕووناکیەکەی ببینین و بێ بەڕاستی بێ بەستێرێکی گەشاوی شارەکە ئینشاءڵڵا دکتۆر بە دوا قسە لە بەڕێزە دووەرگرم کە ڕۆژانە کۆمەڵێکی زۆر لەم حاڵەتی نەخۆشیەکانی دڵەبێنی قسە چییە بۆ دایک و باوکان چ شتێک هەیە زۆر باش لە یەک تێنەگەیشت بێتن بۆی کە کاراسانیان بۆ بکەی بەڕاستی من بۆ مەسەرەی دایک و باوکان پەیامێکم هەیە بۆیان دایک و باوکیش تەوان کاتێکی کێشەیەکی دڵیان با یەکەم جار کێشەیەکیان پێڵێن من زۆر جار وایان پێڵم ئەڵم ئەوەڵ کە بۆیان شەرحەکەم حەزەکەم هەمووی ینی چووکە بەڕاستی زۆر زەحمەتە تۆ دایکێکگوێ باوکێکگوێ مناڵێکی لە باوشە پێی بڵێ دڵی وایە تر فەقیرە تووشی شۆکە بێ وەری ناگرێ مێشکی وەری ناگرێت من پێم ینی ئەوە ڕێنمایەکەم بۆیانەوەیە زوو بیگەێنە یەکەم ئەوەڵ پزیشکی مناڵان بیبینێت ئەوە ینی یەکەم شتە بۆچی تا زوو تەشخیصی کەی لەوانەیە ئاسانتر بێ چارەسەرەکەی ئەمە یەکەم کاتە پزیشکی مناڵان بیبینە و خێرا بنێرێ ئەگەر پێویست بێ بۆ پزیشکی دڵی مناڵان پزیشکەکەش کە پێڵێ ئەینە شتەمە ڕێنمایە بۆ پزیشکەکەش کە بە شێوەیەکی زۆر تون پێی نەڵێت بەڕاستی تەئسیری لە نەفسیەتی دایک و باوکەکە بکات چونکە بەڕاستی لە حاڵەتی شۆکان بەرە من زۆری کات بەشێکی ینی هەموو هین ناکەم بابەتەکان ئەڵێم بۆ نمونە 15 ڕۆژ 10 ڕۆژ نیکە یەکە بینینەوە بۆ ئەوەی ئەگەر بتوانم دوای بخەم حاڵەتەکە ئەگەر بتوانم دوای خەم واکەم بە شێوەیەکی قۆناغی پێی بڵێم بۆی وەریگرێ و ئەویش ینی بتوانێت ئیستیعابی کاوەسا چونکە بەڕاستی شوێکێکی گەورەیە بۆیان سپاسی بەڕێز دەکەین هیوادارین کە ئینشاءڵڵا نەخۆشخانەی دڵی مناڵان بە زووترین کات هەموو ئەو وردەکاریانەی کە ماوێتی بۆ دکتۆر ئاسۆ بۆ سلێمانی چارەسەرکن کە ئینشاءڵڵا سوودی زیاتر بگەێنێت بەم شار و بە کوردستان و بە عێراقیش بەگشتی وێدمان سەلامەتی مناڵانی هەموو لایەکتانە و خواگەدارتان بێت